بۆچی ئێمە بە هیچ هۆکارێک سزای ئیعدام بۆ هیچ ئینسانێک پەسەند ناکەین؟ سزای ئیعدام کردەوەیەکی ئاگاهانە و ڕێکخراوە کە لەلایەن دەوڵەتانەوە بۆ کوشتن و لەناوبردنی نەیارانی سیاسی، ناڕازیانی کۆمەڵایەتی و قوربانیانی نظامی سەرمایەداری کە دەوڵەتان دەیپارێزن بەڕێوە دەچێت. سزای ئیعدام یەکێک لە پایەکانی دەسەڵاتی چینی سەرمایەدار لە جیهانی ئەمڕۆ و دەسەڵاتی چینایەتی بە درێژایی مێژوو بۆ ژێر چەپۆکەکردنی چین و توێژەکانی ستەملێکراوی کۆمەڵگا بووە. بەڕێوەبردنی سزای ئیعدام لەلایەن دەوڵەتەکان و لەلایەن هەر هێزێکەوە بێت و بە هەر پاساوێکەوە بەڕێوە بچێت، زەڕەیەک لە ناوەڕۆکی دژە ئینسانی ئەم سزایە کەم ناکاتەوە. لایەنگرانی سزای ئیعدام لەسەر ئەو باوەڕن کە ئیعدام بە پێکهێنانی ترس و وەحشەت دەتوانێت بربەستێک بێت لە بەرامبەر تاوان و جنایەتەکاندا. ئەمانە ئیدعا دەکەن کە کەڵک وەرگرتن لە ئیعدام بە جنایەتکاران و تاوانباران نیشان دەدات کە کۆمەڵگا تاوان و جنایەتەکانی ئەوان تەحمل ناکات. بەڵام واقعیەت بە پێچەوانەی ئەمە نیشان دەدات. بۆ وێنە لە ئێران کە بەکردەوە دەرهێنانی سزای ئیعدام لە پێش چاوی خەڵک بۆتە یەکێک لە پایەکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی، نەتەنیا ڕادەی تاوان و جنایەت کەم نەبووتەوە، بەڵکو لە چاو وڵاتانێک کە سزای ئیعدام تیاندا هەڵوەشاوەتەوە زۆرترە. با لێرە باس لە خودی کۆماری ئیسلامی و سزای ئیعدامەکانی بکەین. کۆماری ئیسلامی لە زمرەیە و دەوڵەتانەیە کە سزای ئیعدام لە ئاستێکی بەربڵاودا بەڕێوە دەبات و تەنانەت لە تازە لاوانیش خۆش نابێت. ئەم ڕژیمە لە ڕووی ڕێژەی ئیعدام لە چاودانیشتوان لە ڕیزی یەکەمی جیهاندایە. سزای ئیعدام لە ئێران چ بۆ زیندانیانی ئاسایی و چ بۆ زیندانیانی سیاسی بە مەبەستی تۆقاندن و نیشاندانی هێزی دەوڵەت بە خەڵک و درێژەی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی بەکاردێت. بەکردەوە دەرهێنانی سزای ئیعدام لە پێش چاوی خەڵک لەو شێوازانەیە کە کۆماری ئیسلامی هەر بەم ئامانجە لە کۆمەڵگا بەڕێوەی دەبات. لێرەدا باس لە پاساوەکانی سزای ئیعدام دەکەین. سزای ئیعدام نەتەنیا لە ئێران بەڵکو لە هەموو ئەو وڵاتانەی کە هێشتا ئەم حکومە بەڕێوە دەچێت لەلایەن دەوڵەتەکان و تێورەسینەکانی حکوومەتیەوە بە هۆکاری جۆراوجۆر پاساو دەکرێت. مەبەستی گشت ئەم پاساوانە شتێک نییە جگە لە شارنەوەی ئامانجی واقعی ئیعدام. ناوەڕۆک و جەوهەری واقعی پێداگری ئەم دەوڵەتانە لەسەر دەرکردنی حکمی ئیعدام بە مەبەستی سزادان ناچارکردنی خەڵک بە سەردانەواندن لە بەرامبەر هێزی دەسەڵاتدارە. بەڵام ئەم مەبەستە دژی خەڵکیە لە ژێرناوی دیفاع لە مافی گشتی و ئەمنیەتی کۆمەڵگا بەڕێوە دەچێت. یاردەکانی وەک دزی، قەت، گەندەڵی و هیتر لە ئاساوەرەکانی نظامی چەوسێنەری سەرمایەداری. ڕزگاری یەکجاری کۆمەڵگای بەشەری لە دەست ئەم چەشنە تاوانانە بە ڕزگاری لە دەست ئەم نیزامەوە گرێدراوە. بابزانین ڕیشەی تاوان لە کۆمەڵگادا چییە؟ ئەوە نەک تاکەکان بەڵکو کۆمەڵگایە کە هەلومەرجی ڕوودانی ئەم تاوانانە پێک دێنێت. ئینسانیەتی ئینسانەکان لە کۆمەڵگادا دەپشکوێ. هەلومەرجی کۆمەڵایەتی ژیانی ئینسانەکان و بەر لەویش شوێن و پێگەی ئەوان لە بەرهەمهێنانی کۆمەڵایەتی و بەهرەمەندبوون لە بەرهەمەکانی کار و تێکۆشانی بە کۆمەڵ، ئەخلاقیاتی گەشەکردوو بەباردێنێت و دەیان کاتە سنەتی جێکەوتووی کۆمەڵگا. لەژێر سێبەری ڕزگاری ئینسان لە کۆیلێتی هەژاری و نەزانی و خورافاتە کە ئەم جۆرە خەسارانە لە کۆمەڵگا ڕاپێچ دەکرێت. بەڵام پاساوکەرانی نظامی سەرمایەداری مافی ژیان لە قوربانیانی ئەم نیزامە زەوت دەکەن تا ئەمنیەتێک کە ئەم نیزامە خۆی لە ئاستێکی بەربڵاودا لە کۆمەڵگای زەوت کردووە دابین بکەن. فریوکاری لەمە زیاتر دەبێت چی بێت؟ سزای ئیعدام کردەوەیەکی جێگای دیفاع نییە. بەڵام لە چوارچێوەی هەر ئەم نیزامەشدا دەرکردنی حکمی ئیعدام لە دژی تاوانباران کردەوەیەکی جێگای دیفاع نییە. ئیعدام لە ڕاستیدا کوشتنی ئینسانەکان لەو پەڕی وشیاری و خوێنساردی و بە شێوەی یاساییە. چۆن دەکرێت؟ کردەوەیە کە بەم ساکاریە بەڕێوە دەچێت ئەمنیەتی کەسانی دیکە دابین بکات. دەرکردنی حکمی ئیعدام وەک سزا نەتەنیا نابێتە هۆی کەمبوونەوەی توندوتیژی لە کۆمەڵگا، بەڵکو بە پێچەوانە هەستی تۆڵە سەنەوە زیندوو ڕادەگرێت. دەرکردنی حکمی ئیعدام وەک کردەوەیەکی پێشگیرانەش بە هیچ شێوەیەک ئەمنیەتی کۆمەڵگا ناباتە سەرێ.
بەراوردی ئەمنیەتی گشتی لە وڵاتانێک کە تیاندا حکمی ئیعدام بەڕێوە دەچێت لەگەڵ ئەو وڵاتانی کە تیاندا حکمی ئیعدام هەڵوەشاوەتەوە بەڕوونی بێپایەبوونی دیفاع لە ئەمنیەتی کۆمەلگا لە ڕێگەی بەڕێوەبردنی ئەم حکمە نیشان دەدات. ئیعدام وەک ئامرازی سیاسی. بەڵام دەرکردنی حکمی ئیعدام بە شێوەی یاسایی لە وڵاتانێک کە تیاندا یاسا شتێک نییە جگە لە ئامرازی مانەوەی دەسەڵاتی دەوڵەتەکان، دەستی ئەم دەوڵەتانەی بۆ زەوتکردنی ئەمنەتی گەشت نێرانی سیاسی ئاوەڵە هێشتوتەوە. لە ماوەی 4 دەیە زیاتری دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕێژەی ئەو کەسانەی بە بۆنەی باوەڕیان و بەهۆی خەبات لە دژی ئەم ڕژیمە ئیعدام کراون سەدان بەرابەر زیاتر لەو کەسانەیە کە بەهۆی تاوانی ئاسایی لە بێدادگاکانی ئەم ڕژیمەدا بە ئیعدام محکوم کراون. هەڵوەشانەوەی دەرکردن و بەکردەوە دەرهێنانی حکمی ئیعدام لە ئێران یەکێک لە ئامانجەکانی خەباتی ئازادی خوازانەی ئەم دەورەیە لە ئێران.